پێشکی بە ناوی خۆی گەورە بە خێراتنی خۆتان و کەناڵە بەڕێزەکەتان کەناڵی پەیامی خۆشەویستەکەی بۆم چاوپێکۆتنە لەگەڵ منە. من خوێنەرێکی جووتیارم، خەڵکی ئەم دەڤەری سەی ساقم کاتی خۆی ماڵمان لە لادێ بووە، هەر لە کاتی سەرەتایی خوێندنمەوە لە شەسەکان تا هەفتا دایمە هۆگەری خوێندنەوە بوو. من حەزم لە خوێندنەوە کردو، لە هەر کوێ شتێک بووە ڕۆیشتم گەڕاوم بە دوایە هێناوم و داوام کردۆ شەرمم نەکردەوە، خەڵکی بەتەمەن بۆ لای بووە خوێندومەتۆ دوایی بۆم گێڕاوەتەوە، زۆر جاریش بەرگم تێگرتووە بۆی لەو کاتانە بۆم گێڕاوەتەوە. لە ناوەڕاستی ساڵی هەفتاکانە کە ڕۆژنامەکان دەرەچوون و گۆڤارەکان دەرەچوون بە تایبەتی لە بەغا لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی لەوێ کەوتە ناو بازاڕۆ لە سلێمانی لە هەڵەبجەی ئەو کاتە و لەم سەی ساوشە کەم مەکتەبەی شارەزور کراوە بە سەرپەرشتی مامۆستا حەمەد سەعید حەماکەریم بەڕاستیەوە دەورێکی گرنگی بینێویش لە هەفتاکان بۆ شتاکان تا بەداخەوە چۆڵبوونی سەی ساق. ئەو گۆڤارانە هەمووی دەستی منە کەوت و بە ژمارە کە لە بەغاوە منم خۆست و ئەم برد ئەم خوێندوە. بەڵام بەداخەوە بەهۆی زروف و زەمان و من خۆم ئەسکەر بووم لە فترێکە زۆر لەو کتێب و گۆڤارانم لە ناوگودان بی ماڵمان کە ماڵمان سووتا هەرچیەکم ئەگەر لە ناو تاکە بۆ فێ شوێنێکی ترا نەبووێ جیانەبێ یا لای برادەروشت بردویان دوایی هەندێکم دەستکەوتۆ لەو کتێبانەوەکو دیوانی قانا دیوانی گۆران هەندێشتم دەستکەوتۆ هەمووی بەجێما سووتە. بەڵام لە دوایەوە هەم دەسم پێ کردو، دەسم کڕۆ بە کۆکردن و ئیتر لە تەفسیری قورئان و لە کتێبە زانستیەکان و کتێبە سیاسیەکان و شتم زۆر زۆرە. هەموو کات ئەخوێنمانی هەندی ڕێم لە هەندێک شت کەوتووە ناتوانم باسی بکەم. بۆ نمونەی ساوپردانەی کە لە یابان هەیە بەینی هەرسێ جزیرەکە یابان ئەوە نەسیمی تیا دروست کراوە چەند دێورانێ بە دەوری گۆی زەویاکە، یعنی ئەمە لە گۆڤارێکی ڕووسی عەرەبیە دەسم کەوتو ئەوە نەکۆن بۆ کە ناومە کاتی خۆی پەڕەکانی دەستی بێتێ لێکە بێتەوە بتورکاوە. یعنی من بەهۆی ئەم خوێندنەوە بەڕاستی چی لە ڕووی ئاینیوە و لە ڕووی معریفی و باڵێن زانستی تر و ئەمان و زانستی کشت و کاڵ و هەتا کارەبا و ئەمانە ئیسیفادێکی زۆرم لە خوێندنەوە کردووە. یعنی زۆر شتەیە کە دەستی ئێمێ بۆ نمونە کۆنداکتەرێکی کارەبایی من کە دەستی ئێمێ هەر بە حرفەکانە بە ڕەمزەکانە ئەزانم کە چونکە خوێنەوارم ئەخوێنمۆنم تەبعی کە تەلۆک و شتەکەم ئەزان بیبەسم کە لە ئەسایشە من کابراایکی کارەبایی نیم، بەڵام بەهۆی خوێندنەوە زۆر دەرکم بە شت کردووە و زۆر زانی و فێر بووم بە حکمی خوێندنەوە. خوێندنەوە شتێکی گرنگە، بەڵام بەداخەوە ئیمڕۆ خەڵک زۆر گوێ بە خوێندنەوە نادا. بۆ نمونە کتێبخانەیەکی ئەوە گرنگ لە سی ساقە کتێبخانەی بێخود ئەو هەموو گۆڤار و ڕۆژنامە کتێبە گرنگانی تایە کەم کەس من لێرە زۆر جاردانیشم کەم کەس تێداوای کتێبەکە هەر خەڵک خەریکی فەیسبوک و ئینتەرنێتە. یعنی کاکە فەیسبوک ئینتەرنێت بەڵێ شتێکی عالەمی و پێشکەوتووە و تەکنەلۆژیایەکی سەردەمە، بەڵام هەموو شتێکی تیانی وەکو کتێبتیان نییە. ئەوەی کە لە کتێبە هەیە لە هەموو شوێن نییە، یا ئەوەی لە کتێبایە زۆر کەس نایزانێ، زۆر کەس نەیبیستووە، زۆر کەس تەسجیلی نەکردووە. من پیاوێکی جووتیارم و ئەگەر نەبێ بە خۆرکێشانی جووتارێکی نمونەییم لەبەر هەموو شتا باشم لەخوا بەزیاوی و شارەزان بەوەی خوێندنەوەی خۆشمەوە تا زۆر خەڵک پرسی کاری جووتیاریشم لێەکە. ترکە منم کاری جووتیاریەکەم یانی شتێکی زۆر سەربەرزانەیە بۆ من سەربەستم کە ئیشەکەم ئەنجامەم و ژێوی ماڵ و مناڵیش لەخوای گەورە بەزیاوێ بەهۆی ئەو جووتیاریەوە فەرامین دەستمان نەکەوێ و ڕۆژانە من کە چم بۆ کاری جووتیاری ڕۆژانە ڕۆم لەوڕە باخمانەیە باخ ئیشی زۆرە و ناڕەحەتە بەیانی ڕۆم تا ئێوارە کە گەڕامەوە لە دوای نوێژی عیشان ناتوانم سەیری کتێبێک ڕۆژنامەیە گۆڤارێ نەکەم. یعنی چەندها برادەر و ڕەفیق سەردانمەکە
تی ئەبینن دایمە لە ئەماڵێت چۆن تااقەتی ئەڵێم تااقەتم هەیە من حەزم لە خوێندنەوەیە و لەم کتێبخانە من ئیشتراکی چەند گۆڤار و ڕۆژنامەم هەیە و زۆر سپاسی ستافی ئەم کتێبخانەی شەکەم ئەوەیشی کە بۆیانێت زۆر جار بەبێ مقابل ئەیدەن بە من کە ڕۆژانە چم بۆ کاری جوتیاری و شەو گەڕامەوە لە دوای نوێژی عیشا دراوسەی مزگەوتین کە گەڕامەوە دەسەکەم بە خوێندنەوە ئەخوێنم و حتا درەنگ جاری وایە کاتی ئەوڕۆدەمە سعاتێکی شەو من کاتی خۆی دەستخۆشی لە مامۆستا حەمەد سەعید مەلاحەمە کەریمەکەم کە لە بەغا لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنی کوردی بوو لێرە کتێبخانەیەکی داناو بە ناوی کتێبخانەی شارە زورۆ گۆڤار و ڕۆژنامەکانی ئەوەی دەرچوایە لە بەغاوە ئەگیانە دەستی ئەو کتێبخانە من بەڕاستی قانجازێکی زۆر ینی سوودێکی گەورم پێگەی لە لای ئەو پیاوە کە و کتێب و ڕۆژنامانەیە گیانە ئێرە ئەوە زۆر سپاسیەوەکەم و دووبارە زۆر سپاسی کتێبخانەی بێخود و ستافەکەیەکەم من ئەگەم بە هەر گەنجێک کەی بینم مۆبایلێکی بەدەست و خەرکی فەیسبووکە ینی نەبێ بە شتێک پێڵێ مەڵێم کاکە ئەمە کەسێک لەو دەشتە دووشیش گۆشی خسۆتە سەر ئاگری برژێنێ بڵاوێ کاتەوە ڕاستێریەوە کە ئەوەی خوێنێتەوە من چی بکەم لەوە ئەوە کەی حەزەوە کەی ئارزوو بەڵام خوێندنەوە ینی بەحرێکە ئەتوانین بڵێن کۆتایی نییە تۆ چەند بخوێنی تۆ ئەوەنە ڕۆشنبیرە بی ئەوەنە زیاتر لە دنیاتی ئەگەی ئەوەنە ئەزانی کە چی ئەخولقێت بەڵام تۆ سەیری فەیسبوک و قسەی هەندێک خەڵکە خوێن و خۆ ناڵێ فەیسبوکەمی خراپە شتی بە کەڵک و بە نرخی شیتایە بەڵام نابێت تۆ مکاتەکان بە فەیسبوکەوە بکوژیت ئەم هەموو کتێبەوە ئەمە نووسەرە بە ناوبانگەمان هەیە ئەم و بڵاوکراوانیان هەیە داواکەم بخوێن و هەمیشە ئیسا یابان ئەوەنەی پارە بۆ وەزارەتی پەروەردە سەرفەکە ئەوەنە پارە بۆ وەزارەتی بەرگری سەرف ناکە کە بەرگری لە سووری وڵاتەکەیەکە بۆچی ئەوان پرسیاریان لێ کردوون وتێ ئێمە بەهۆی پەروەردەوە گەیشتین ئابم تەکنەلۆژیا کە هەموو عالم چاوەڕێی دەستی ئێمەیە لەبەرەوەخت من هیوامەیە خەڵک خوێنێتەوە بەڵام بەداخۆ خوێنەر زۆر کەمە من ئەگە لە ماڵا بە میشی جوتیاریم نەبێ و ڕۆژە لە ماڵا من سەردانی کتێبخانە بێخود دەکەم زۆر خەڵک یەداوی کتێب و ڕۆژنامەیەکە زۆر بە کەمی ینی حیفۆ کتێبانە هەموو تۆزی لێ نیشتەوە ساڵانە لە مەکتەبەی بێخودە جارانیش لە سێمانی تا مەکتەبە نەبوو ئەیهێنم ڕۆژمێری گەورە بۆ خۆم بە خەیاڵی خۆم شتە نووسم هەموو شتێکە نووسم هەتا لەسەر ئەو زەعەکان بۆ نمونە گرتنی عەفرین شەڕی کۆبانی 16 ئۆکتۆبەر ئەم شتانە کە ئێمە چی غەدرێکمان لێ کرێ بە ئارزوو و خەیاڵی خۆم چی بزانم ئەی نووسم لەسەر ژیانی خۆمان لەسەر کاری جوتیاری لەسەر بەرووبووم و دوای ئەوشە من کە جوتیارم یەکن مام لە شوێنێکا بنێژم تاریخەکەی نووسم بەروارەکەی نووسم ئیسا باخمێ ئەزانم ئەو دارانە هەموو ئەو دارە گەورانەی کە هەیە لەوێ بڵێ وەکو گوێزمانەیە قەیسیمانەیە قۆقمانەیە تومانەیە ئەزانم کەی ناشتومە بەرواری نووسینەکەیم هەموو هەیە بەڵێ شتە نووسم بۆ خۆمێ نووسم بۆ هیچ ڕۆژنامە و گۆڤاری تا ئێستا شتم نەنووسیە